کارنامەی دەوڵەتی ڕووحانی ژاری بە رینتر سەرکوتی توندتر راوێزی زیاتر. هەواڵنێریەکان ڕایانگەیان کە ئەندامانی کابینەی ڕووحانی ڕۆژی شەممە 8 مانگی گەلاوێژ دوایین دانیشتنی خۆیان بەڕێوە بردووە و ڕۆژی سێشەممە ڕئیسی ئەندامی هەیئەتی مەرگ سەرۆکایەتی دەستگای بەڕاوبەرایەتی بەدەستەوە دەگرێت. حەسەن ڕووحانی لە ڕۆژی 22 گەلاوێژی ساڵی 92 بوو بە سەرۆکۆماری ئێران. ناوبراو بەر لە بەدەستەوە گرتنی پۆستی سەرۆکۆماری کلیل بەدەست لە بەرامبەر دووربینەکاندا دەرکەوت و بەڵێنیدا کە دابەشکردنی سەروەت عادڵانە بکات، خێرایی ڕێژەی تەوەڕوم بێنێتە خوارێ و ڕەوتی ڕوو لە زیادبوونی بێکاری ڕابگرێ و کارێک بکاکە خەڵک پێویستیان بە یارانەی 45,000 تمەن لە مانگدا نەبێت، بەڵکو دەستی دەوڵەت محتاجی خەڵک بێ. ڕووحانی لە حاڵێکدا دەڕوات کە ئابووری ئێران داڕماوە، یارانەی خەڵک لەگەڵ لە دەستچوونی ئەرزشی ڕیاڵ توانایی کڕینێکی وای نییە و دەوڵەتیش کە ئومیدوار بوو بتوانێت لە کرێکارانی سەرکار ماڵیاتی بەرین وەربگرێ لەگەڵ 8 میلیۆن بێکار بەڕۆڕوویە. لە ئاکامی ئەو بارودۆخەدا کابینە ناچار بوو لە ڕێگەی وەرگرتنی وام و چاپی پوڵی بێپشتیوانە لە ئاستێکی یەکجار بەرین، دیاریکردنی حەقدەستی چەند بەرابەر ژێرهێڵی هەژاری و تەوەڕوومی هەوسار پچرا و زۆربەی جەماوەری کرێکار و زەحمەتکێش بە هەژاری بێسنوور گرفتار کات. ڕووحانی لە حاڵێکدا دەڕوات کە خەڵک لەگەڵ تەواوەتی ڕژیم بێگانن و کۆماری ئیسلامی لە ئاستی جیهانیدا لە هەموو کاتێک زیاتر کەوتۆتە پەراوێزەوە. ئەم کابینە قەرزدار و شکست خواردوویە سەرڕایدانی وادەی سەرخەرمانی فراوان بەسەر شۆڕێوە لە حاڵێکدا دەڕوات کە نەتەنیا لەلایەن خەڵکەوە بێزراوەیە، بەڵکو تەنانەت خاوەنانی سەرەکی دەسەڵات هەروەک مەڕی قوربانی لەگەڵی هەڵسوکەوت دەکەن و کاسە و کوزەی لاوازبوونی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەریدا دەشکێن و بە سوکایەتیەوە وەدەری دەنێن. بەڵام ڕئیسی ئەم ئایەتوڵا قاتڵە ڕێک لە ساڕۆژی کوشتاری هەزاران بەندکراوی سیاسی لە حاڵێکدا دێتە سەرکارکە ئیتر ڕژیم نەتەنیا توانایی ئیعدامی هەزاران کەسی نییە، بەڵکو تەنانەت نەیوێرە قارەمانێکی کوشتی وەک نەوید ئەفکاری بە ئاشکرا ئیعدام بکات. لیستی ئەو بەڵێنیە بێبنەمایانەی کە ڕئیسی بە خەڵکی داوە تەنانەت دوور و درێژتر لە وادە و بەڵێنیە پوچ و ئەنجام نەدراوەکانی ڕووحانیە. بەڵێندان و جێبەجێ نەکردن شێوازی کاری هەموو سەرۆکۆمارەکانی هەتا ئێستا ئێران بووە و هەر بۆیە خەڵک عادەتیان گرتووەکە بە جددی وەری نەگرن. بەڵام ئەوانەی کە ڕئیسیان هێنا لەوانەیە بۆ خۆشی بزانێت کە ناوبرا بۆ چاکسازی نهاتۆتە سەرکار. خاوەنانی سەرەکی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕئیسیان بۆ بەکردەوە دەرهێنانی کامڵی فەرمانەکانی سوپای پاسداران و وەلی فەقیه لە گشت بوارەکانی وەک سەرکوت بە لە بەرچاوگرتنی شارزاییە کە لە ئەندامەتی هەیئەتی مەرگدا بەدەستی هێناوە ئەم پۆستەیان پێداوە. ڕووحانی و ئەندامی کابینەکەی وەک بەشێک لە حکوومەتی گەندەڵ و داماوی کۆماری ئیسلامی شکست خوارد و بێ ئابڕوو بوون. ئەگەرچی قەیرانی سیستمی سەرمایەداری و دوژمنایەتی دەوڵەتە ئەمپریالیستیەکانی وەک ئەمریکا لە ناکامانەوەی کابینەی ڕووحانی و شکستی ئابووری ڕژیمدا کاریگەر بوو، بەڵام ئەوەی کە ئەم حکوومەتە و کابینەکانی بەر لە هەموو شتێک بە ئیفلاس کێشا، ناڕزایەتی و نەفرەتی خەڵک لە نظامی کۆماری ئیسلامی و خەباتێکی دوور و درێژ و پڕ هەوراز و نشی و دژبەوان بووە. کۆماری ئیسلامی پاژڕووخانی حکوومەتی پەهلەوی لەلایەن کرێکاران و جەماوەری دژ بە دیکتاتۆر لەگەڵ داخوازی بەرین و واقعی بەڕۆڕووبووەوەکە دەکرێت لە ئازادی و ڕفاهدا خولاسە بکرێتەوە. کرێکاران و جەماوەری شۆڕش کردو هەوڵیاندا لە سەربەستێنی دموکراسی جەماوەری خۆیان چارە نووسی خۆیان بەدەستەوە بگرن. ئەوان لە پێناوەدی هاتنی خواستەکانیان لێرە و لەوێ هێرشیان کردە سەر خاوەنانی کارخانەکان و زەویە بەرینە کشاوەرزیەکان و هەوڵیاندا بە دامەزراندنی شوڕای جەماوەری و کرێکاری بەڕێوەبەرایەتی کۆمەڵ بەدەستەوە بگرن. بەڵام ڕەوتی ئیسلامی بەڕێبەری خومینی کە بەر لە بەدەسەڵات گەیشتنی بە یارمەتی ئامریکا سەرمایەدارانی سونەتی و مۆدێرن و خەڵکی خۆشباوەڕ بە مەسەب ئامانجەکانیان شاردبەوە، دژ بە جەماوەری شۆڕژگێر و شوڕا کرێکاری و جەماوەریەکان شەمشیریان لە ڕوو بەست. ئەوان بە وەڕێخستنی ئەشکەنجەخانەی بەرین و کوشتاری هەزاران کەسی کرێکارانیان ملکەچ و خەڵکیان دیلی دیکتاتۆری کرد.
بەڵام خۆیانیش بوون بە حکوومەتی سەرکوت و هیچ کات نەبوون بە ڕژیمی بەرهەمهێنەر. ئەوان لە بەرامبەر جەماوەری ناڕازی و ڕەزمەندە کرێکارانی مافخواز و ژنانی خەباتکار هەروە ئەنگوز لەسەر ماشە مانەوە. بزوتنەوەی کرێکاری خەباتی بەردەوامی ژنان و مرۆڤە سێکۆلار و ناڕازیەکان کۆماری ئیسلامی سەرمایەیان خستە ژێر گوشارەوە تا ئەو جێگەیەی کە پەیوەندی بە کرێکاران ژنان و لاوانەوە هەیە ئەوان بە زەبری خەباتیان لەوانە ئاخێزی بەفرامباری 96 خەزەڵوەری 98 خەباتی جەماوەری مانگی پوشپەڕ لە پەنا خەباتی کرێکاری بەرینی وەک هەفتەپە فولادی هەواز و لەم دوایانەشدا مانگرتنی 100,000 کرێکاری پەیمانی نەوت گاز و پێترۆشیمی ڕژیمیان ئاچمەز کردووە. ئەوەیە سەرێکی ترین هۆکاری شکستی کابینە و بەڵێنیە سەرخارمانەکانیان. گومان لەوەدا نییە کە خەباتی ئێستا سەرەڕای هەر خواستێکی دیاری کراو کە هەیبێت لە ماهیەتی خۆیدا دژ بە گشت نظامی کۆماری ئیسلامیە. دروشمەکانی مەرگ بەر دیکتاتۆر، مەرگ بەر خامنەیی، مەرگ بەر ئەسلی وەلایەتی فەقیه و مەرگ بۆ کۆماری ئیسلامی سەلمێنەری ئەم ڕاستیەیە. بەڵام ڕووخاندنی کۆماری ئیسلامی لە پرۆسەی ڕوو لە گەشەی ئەم خەباتەدا بۆ چارەسەرکردنی قەیرانی سەرمایەدارانە و دیکتاتۆرانەی ڕژیم تەواو نییە. ئەرکی کۆمۆنیستەکان و پێشڕەوانی وشیاری بزوتنەوەی کرێکاریە تا بە پێکێنانی کەش و هەوای شۆڕژگەرانە و لە پێناو پەروەردەکردنی بەدیلێکی شوڕایی و جەماوەری و ڕێکخستنی خەباتی کرێکاری و جەماوەری بە جۆرێک یارمەتی دەربنکە کۆنەپەرستانی ڕەنگاوڕەنگ و دەوڵەتانی ئەمپریالیستی نەتوانن سەمەری شۆڕشی داهاتوو زەوت بکەن و سیستمێکی سەرمایەدارانە و دیکتاتۆر لە جلی لیبرالیدا بەسەر خەڵکی ئێران داسەپێنن.